سڵاتان لەبێت و بەیانیتان باش بەیانێکی پڕ لە جوانی و لە شادی پڕ لە خۆشی پڕ لە وزەتان بۆ خوازین لە پرۆگرامی ئەم بەیانی 24 لەگەڵتانی بۆ ئەوەی جوانترینەکان بە سوودترینەکانتان پێشکەشکەین. بەیانیت باش سەوان سڵاوتان لەبێ ئازیزان زۆر خۆشحاڵین ئەم بەیانیش لەگەڵتانی خدا جارێکی دیکە دەرفەتی پێدان ڕۆژێکی نوێ ببینیت ئەم ڕۆژە جوانە بۆیە با هەوڵ بدەین ئەمڕۆ بکەین ڕۆژێکی باش ڕۆژی ئاشتی و تەبای و بەخشینەوەی خۆشەویستی بە هیوام ئەمڕۆ ڕۆژێکی باش و پڕ ئینێرژی بێ بۆ هەموو لایەکمان. ئەمڕۆ ئێمە تەوەرمان زۆر نابێت لە ستۆدیۆی ناوان زیاتر بابەتەکەمان دەگوازینەوە بۆ ستۆدیۆی سلێمانی بەڵام با سەرەتا ناونیشانی ناوەڕۆکی بەرنامەی ئەمڕۆ بیانی 24 ببین. لە هەولێر پێشەنگایەکی هونەری باڵا بۆ عەبدولحەمید زوبێدی کرایەوە. لە سلێمانی دووەمین ئیڤنتی مەدالیای زێڕینی شار بۆ خەڵاتکردنی هونەرمەند ئەحمەد سالار بەڕێوەچوو. هەر لە هەکبەی ئەمڕۆمان باسی پێشمەرکەیەکی دێرین کە بەهۆی برینداری چۆتە نەرویج دەکەین کە دەڵێت تاوەکو هیوای ژیانم ئەوەیە کە بگەڕێمەوە کوردستان و لێرە بژیم ئەمە تاکە هیوایەوە. دەستپێکی بابەتەکانمان بابەتێکی هونەری دەبێت ئەمیش باس لە کاریکاتەریست دژوار ئیبراهیم دەکەن کە دوێنێ میوانی ئێمە بوو لە بەیانی 24. دژوار ئیبراهیم لە پێشەنگایەکدا 25 تابلۆی کاریکاتێری نمایش کرد. ئەم پێشەنگایە 2 ڕۆژ بەردەوام دەبێت. دوێنێ ئەو خۆی گفتوگۆی کرد لەبارەی پێشەنگاکەوە ئەمڕۆ ئێوە بە شێوەی بابەت و راپۆرتێک ئەیبێنن کە ئەو باسی تابلۆکانی کردووە کە دەڵێت ڕێکدانەوەی بەشێکی ژیانی کۆمەڵایەتی خەڵکی کوردستانە و هەوڵی ئەوەی داوە کە کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناو کاریکاتێرستەکانی خۆی بخاتەڕوو. دژوار ئیبراهیم ڕای دەگەێنێت لە ڕێگەی کاریکاتێرەوە دەتوانێت ئێش و ئازارەکانیش بە بینەرانی پێشەنگاکە و بە بینەرانی تابلۆکانی بکەین. وبشكل يجي او يعني تربيج كومالايتي وتشتي جواكيني يعني تشكي باش خلق قلكي كيف وانجرتي وقلكي متابعتك يعني وازباله قدامي قلك رسم دقرن بدليل انه مساله السوشيال ميديا يرو حتى ناف سوشيال ميديا كاريكاتير جي خد بينه تكنولوجيا بيش كدو اوانا امجي مجبور بنوك هر ايشكي اما ببنوكي لسر تابلتي ايش لكن يعني انا كان ها ايرورو ام سر تابلت ايش لكن كاريكاتير يكجر ريكي هري جرنجو آسانك ومبو مروف شروفا واقعكي جياني بكي چه بريكا فكرين رخنائي وچه بريكا فكرين بيشگيري بكي. هەر بابەتەکانمان بابەتی هونەرین لە نێو هونەریش لە بوارێکدا قاڵ بوونەتەوە میش بابەتی وێنەکێشان و پەیکەرتاشی و کاریکاتێرست و هەموو ئەو بابەتانەیە. باش با سەردانی بابەتێکی دیکە بکەین کە بابەتی هەر گەلەریە لە گەلەری میدیا لە هەولێر پێشەنگایەکی هونەری باڵا بۆ هونەرمەند عەلی عەبدولحەمید زوبێدی کراوەتەوە کە هونەرێکی باڵای هەیە لە شێوەکاری و پەیکەرتاشی و زیاتریش لە نێو سەدەیە کە لەو بوارە کارەکات. وەک خۆی دەڵێت هونەرەکەی ئەو بۆ فرۆشتن نییە، هیچ کام لە تابلۆ و پەیکەرەکانی نافرۆشێت و دەیەوێت هەمویان بپارێزێت. زیاتر لە 50 ساڵە هونەر و نەخشەکانی بەدەست و پەنجەکانی دەنەخشێنێت. هەر پەیکەر و تابلۆیەکی وەکو خۆی دەڵێت یادگاری ڕۆژ بە ڕۆژی نیو سەدەی تێدا هەڵگرتووە کە کاری تێدا کردووە. مامۆستا عەبدولحەمید تەمەنێکی لە بواری شێوەکاری و پەیکەرتاشی بەڕێ کرد. ئەوەی جیاوازە لەم هونەرمەندەدا هیچ کارێکی نافرۆشێت وەکو یادگاری هەمویان ئەرشیف دەکات.
تقريبا 50 سنة من العمل. زیاتر لە 50 ساڵە لەم بوارە کار دەکەم. ئەم پەیکەر و تابلۆیانە هەمویان وەک منداڵەکان من. ئەوەندە کاریان لەسەر دەکەم کە وەک ئەوەی هەرگیز لێم جیانە بنەوە. هونەری شێوەکاری و پەیکەرتاشی وزە بە من دەدات. من هونەرەکەم نافرۆشم چونکە دەمێت وەک یادگاری بیان هێڵمەوە. دەشمەوێت لە دوای خۆم لە مۆزەخانەیەکی تایبەتدا بیان پارێزم. لەم گەلەریە هەر ڕۆژە و هونەرمەندێک پێشانگای لەم شێوەیە دەکاتەوە سەر ڕێقەیرانی دارایی و نەبوونی بودجەی پێویست بۆ کاری هونەری، بەڵام هۆڵی پێشانگای گەلەری میدیا تا کۆتایی ئەم ساڵ زیاتر لە 7 پێشانگای لەم شێوەیە دەکاتەوە. هەر هونەرمەندێک بێ گەلەری بکاتەوە کە شتەکانی حاضر بێ ئێمە گەلەری بە خۆڕایی دەدەینێ، ئەوەی لە سەرشانی ئێمە بی ئێمە ئاسانکاری بۆ دەکەین، کەهرەبا مۆلیدەمان هەیە، شتمان هەیە گەلەریەکەی پێدەدەین بۆ چەند ڕۆژ، ئەوەی پێویست بی لە سەرشانی ئێمە وەلەوە ئێمە هیچ بودجەیەکمان نییە، بەڵام ئێمە دامی هونەرمەند دەکەین. زۆربەی تابلۆکان گزارش لە ئازار و ناڕەحەتی و ڕۆژانە دەکەن کە بە هەر دوو ڕەگەزەوە خەڵکی پێیدا تێپەڕیوە لە عێراق و پیشاندانی خراپی بارودۆخی گوزەرانی تاکە لە عێراق کە هونەرمەند پیشانی ئامادەبوانیدا. هەریکێک لەو وێنە و پەیکەرانەی کە لێران بیرەوەری هونەرمەندێکن کە زیاتر لە 50 ساڵە خزمەتی بواری هونەری وێنەکێشان و پەیکەرتاشی دەکات. کۆی و پێشانگایانشی کە دەکرێنەوە هەوڵێکە بۆ ئەوەی کاری ئەو هونەرمەندانەی کە ئەو کارە دەکەن بە زیندوی بهێڵڕێتەوە. ڕەناس ساحالی کوردستان 24 هەولێر. هەر لە ناو دنیای هونەرە ئەمێنینەوە ئەم جاریان باسی دنیای شانۆ ئەکەین کە لە بەرامبەر خزمەتکردنی زیاتر لە 9 سەدە بە دراما و شانۆی کوردی لە شاری سلێمانی مەدالیای زێڕین بە هونەرمەند ئەحمەد سالار بەخشە. ئەمە دووەمین ئیڤنتی مەدالیای زێڕینی شارەکەیە کە لە سلێمانی بەڕێوە دەچێت تێیدا هونەرمەندی دێرین خەڵات و ڕێزلێنانیان پێدەبەخشرێت. بەڵێ جا لە ئیڤنتەکە ئەحمەد سالار بە دەنگێکی کەستر لە جاران بۆ کوردستان 24 گوتی کە هیچ شتێک هێندەی ئەوە خۆش نییە کە لە نێو ئازیزانت خەڵات بکرێت. چێ هەیە بە دیار ڕۆڵی بزێ و قۆشمەچی تەها لە شانۆرگەری خولە چەخماخەدا بەدڵ پێ نەکەنی بێ. ئەو بەخشینەی کە هەموو ژیان و تەمەنم بەخشی بێتم ئەوە ئەمڕۆ پاداشەکەی بینمەوە. لەمە خۆشەویستتر هەیە، لەمە کاتی شیرینتر هەیە، ئەمە شیلەی ئەو تەمەنەیە کە خۆشین کاتە بیچێژی. سپاس بۆ خوا، سپاس بۆ خوا، هەستەکەم هیچ شتێکم لەدەست نەچووە. پتر لە 60 ساڵە خەریکی شانۆ و ئەدەبی کوردیم، بەڵام هەستەکەم شتێکی باشم کردووە، ئەو باخە بێ بەر و بێ سەمەر نەبووە. هەدەفی ئێمە لەم مەراسیمانە ئەوەیە کە هەتاکو و نووسەرەکانمان تا ڕۆشنبیر و هونەرمەندەکانمان لە ناومانان بە چای خۆیان ببینن، ئەو ماندوونەی کە کردویانە ئێستا بەرهەمەکەی کۆوەکەنەوە کە ڕێزیان لێ بنین، لە دوای مردن هیچیان بۆ نەکەین، لە پێش مردن بە چای خۆی ئەمە ببینن کە من هەستەکەم ئەگە مامەستا ئەحمەد تەمەن و ژیان لە دەستخوای گەورەیە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ببرێ 5 ساڵ مردنەکەی دواکە و لەم شەو ئاهەنگەی کە بۆی ئەنجامدرا لە شاری سلێمانی. بەداخەوە ئێمە هەمیشە یادەخۆش و ناخۆشەکانمان تێکەڵ یەکە بێت، بەڵام ئیرادەی گەلی کورد ئەوەندە پتەوە کە ژیان دۆستی لە لای سەر ئەکات و وای لێ ئەکات خۆڕاگر بێت.
لە دوای ڕاپەڕین و ئازادکردنی باشووری کوردستان ئیتر مامۆستا ئەحمەد سالار دەستبەرداری کاری وانەبێژی پەیمانگا بوو. ساڵی 1992 بۆ ئەندامی پەرلەمانی کوردستان پاشماوەیەک بۆ جێگری وەزیری ڕۆشنبیری کە ئەو کات شاعیری گەورە شێرکۆ بێکەس بوو. با پرۆژە یاسایی هونەری بوو بێ یاخود کاروباری وزاری خەمخۆرێکی ڕاستەقینەی هونەری کوردی بوو. هیچ شتێک لەو نیشتیمانە شیرینتر نییە کە تێیدا لەدایک بووی و هیچ شتێک لەو خاکە پیرۆستتر نییە کە تێیدا گەورە بووی. بۆی ئەم قسەش پشتڕاست بکەینەوە. ئەم چیرۆکە دەبین کە چیرۆکی سعدی خالیدە یەکێکە لەم پێشمەرگە دێرینانەی کە 36 ساڵ لەمەوبەر بەهۆی گرینێکی سەختەوە نێرداوەتە نەرویج، دوای چارەسەرێکی درێژخایەن لەوێ جرساوەتەوە و هاوسەرگیری لەگەڵ خانمێکی ئەم وڵاتەش کردووە. جا مام سعید باسی ئەوە کات کە لە ژیانی پێشمەرگایەتی ئەڵێت هیچ ئارزوویەکم نەبووە جگە لە سەرکەوتنی کوردستان. جگە لەوە شەڵێت کە ئێستا حەزب لێ بگەڕێمەوە کوردستان و هەر لەوێ بژین. ئێلسا کە هاوژینی مام سعدیە تیشێرتێکی پۆشیوە کە ئاڵای کوردستان و وێنەی سەرۆک بارزانانی لەسەر دەڵێت کوردستان وەک بەهەشت وایە، منیش حەز دەکەم لەو بەهەشتە بژیم. وی وقتی ما گوت کردستان یا نمان ما چل بر نبود، نه ما پاره هبود، نه ما قصر هبود، نه ما سیاره هبود. ام کراس تاتینو چون پیسترا تاتینو چون پیا تاتینو چون از پیا چند جوره چون ما حاج عمران هاتی ما به یه چون ما بجیل هاتی ما به وقتی وی از بوم پیشمرگه هک سال چنه با جاره کی اون دو جرا داش مکتب سیاسی راجانه هم لقائق و دو زفر ما به ما قد باور ند کرد افچیله بگاوه ده حسابید چون حکومت مد گفت و ما بود کرد مواسط کرد فیدایی مد گفت یا کردستان یا نمان مش کردستان پاوشوتش نه پارل بر بود نه قصل بر بود نه سیارل بر بود ما بس کردستان بر بود بریجیش دل خلقه پیش ما گوتید کرد چون پیش منگه پاردان هاشکه کم دا هاشکه گله که کم دا بس با ملتی جی گله هاری پیشمریه هایی کری یعنی او ملت خلق میه گنده خاص تبید دایما هم چجا یوانش بی نکن یوان حال پیش جاوید مبید دا چین مالا که دایما مالا مثلا مالا تا ساعت 2 شبه 3 شبه در راب یوه دا دست سوه جو ما خارنه چه که جاکه مروفی والات نبید مروفی مریه ویجا سیوی جت یا ملت ما گنجت مید وگاوه زمان دای بابینه پارزن حالا تا نریوش ازل بدر که ازت بینم میو چوانه ازت چما کردستانی شید بین میو چوانه خلک می کردستانی پیترین یه زنگینه پیترین کردستانی دو زنگینن ما چه جا اوه ندیت با اوانو کف دست مکتی هر برخدا ابلره دی بیجی دو بیانو که هر برخدا دو که 66 دو که بوم 66 دو که گند بوم وگوه دو که از سپیده پیالت گریم نیوره چما مال منانه نیورو خواره دو که خره ها نو که اب سیاره لب گریم از خلاص نکم روشه که بەڕاستی من زۆر حەزم لە ژیانی کوردستانە هەز دەکەم کە سعدی بە هەمان شێوە حەز دەکات بگەڕێتەوە کوردستان و لەوێ بژێت من بە ژیانی کوردستان ڕازیم و هیچ کێشەیەکم نییە کە بچین لە کوردستان بژین ژیان لە کوردستان زۆر خۆشە پێشتر بە مانگ لە کوردستان بووم حەکەر چوارشەمەیە چوارشەمان ستودیۆی کراوە لە سلێمانی لەگەڵ ئێوە
وا ئەکات کە ڕۆژێکی جوانتان هەبێت بۆیە ئەو ڕۆژانی کە چوارشەمەیە ئێمە ئامادەکاری ئەوەمان کردووە لە سلێمانی کە هاوکارمان دالیا کەمال با بڵین تەواوی بابەتە هونەریەکان لە ڕۆژانی چوارشەمە ئەگرێتە ئەستۆ. دالیامان ئێستا لەگەڵە. بەیانیت باش دالیا، بەیانی خۆت و میوانەکانیشت باش. بابزانین ئەمڕۆ ئەم چوارشەمەیە چی بۆ بینەرانی بەیانی 24 ئامادەیە لە ستۆدیۆی سلێمانی؟ سڵاو سۆڤان بەیانی ئێوە بینەرانی کوردستان 24 باش هەر لە چوارچەوەی ئەو ڕوونکردنەوەی تۆ دیارەکە من خۆم خولیایەکی زۆر تایبەتم بۆ کاری هونەریەیە بۆیە ئامانجیشمانە ئێمە لێرە لە ڕوانگەی خۆمانەوە بتوانین و کەسانە بدۆزینەوە کە بە تایبەتی خزمەتیان بە بواری هونەری کردووە جا لە هەر چەمپێکی هونەردا بێ. ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری مامۆستا ئەژیمان کردووە کە زیاتر لە 10 ساڵە خزمەت لەو بوارەیە دەکات و چەندین کەس لەسەر دەستی ئەو فێری ژەنینی پیانۆ بوون. لەگەڵ خۆیان دوو لە قوتابیە هەرە جوانەکان و بەتوانەکانی هێناوە. سپاسەکەی مامۆستا ئەژی بەخێر بیت. ئەم کاتتان باش باش. میلانگیان تۆش بە خێربیت هەروە هۆنازگیان تۆش بە خێربیت. سپاس بەوەی کە ئەمڕۆتان جوانتر کردین بە هاتنتان. لەوە دەست پێ بکەم کە ئێوە چەند ڕۆژە لەمە پێش کۆنسرتێکتان هەبوو بە تایبەتی بۆ ژەنینی پیانۆ. ئێمە کاتێک کە بینیمان کۆنسرتەکەتان لە ئاسێکی زۆر بەرزا بوو بە تایبەتی کۆمەڵی مناڵمانە بینی کە توانایەکی زۆر باشیانە بوو. ئەمە دڵخۆشیە کە نەوەکانی کوردستان بەو جۆرە بە توانایە لە ڕێگای دەستی چەندین کەسی وەکو تۆ شارەزا فێربن و توانەکانی خۆیان دەربخەن. زۆر سپاستانەکەم زۆر سپاس بۆم دەرفەتە. بەڵێ ئێمە ڕۆژی 15 مانگ کۆنسرتێکمان ئەنجامما. کۆنسرتەکەش بریتی بوو لەوەی کە من کۆمەڵێک لە خوێنکارەکانم کۆبکەمەوانێ و ئەم خوێنکارانش بۆ ماوەی پێشتر 10 مانگ ڕاهێنانم پێکرده بوون و کاتێکی زۆر ئێمە بە کۆنسرتەکەەوە خەریک بووین. بۆیە لە پاش ئەوە بڕیارمان نا کە شێوازێک بەکاربێنین کە بە ستایلێکی جیاواز لە کۆنسرتەکە چونکە ئێمە کلاسیکال میوزیک ئەژەنین. کلاسیکال میوزیک جۆرە میوزیکێکە کە لە هەموو دنیا تۆپە و ستایلێکە لە هەموو باڵێن ڕۆژئاواییە لە هەموو دنیا بەکار ئەهێنرێ. بۆیە ستایلەکە پێویستمان بۆ بوو ئێمە هۆڵێ دابینکەین کە ئەو هۆڵە گزارش بێت لەوەی کە لە کارەکەمان. بۆیە زۆر گەڕین بەناو هۆڵەکانی سلەیمانیا سیرمان کرد هیچ هۆڵێکمان دەست نەکەوت. بۆیە ناچار ئێمە لە هۆتێلێکی 5 ستار لە هۆتێل ڕامەدا لە شاری سلێمانی خۆمان هۆڵەکەمان دروست کرد و بە جۆرە دیزاینمان کرد وەکو بەڕێزیشتان هاتن و ڕیپۆرتاژێکی زۆر جوانتان لەسەر کرد. یعنی دیزایانی هۆڵەکەمان بە شێوەیە کرد کە لە ئاستێکی زۆر بەرزا بوو و تەنانە کوالەتی لایتینەکان کوالەتی پیانۆکە کوالەتی لە دانیشتنی هۆڵەکەشە تەنانە. باشە مامۆستاژی خۆ لە کێوە دەست پێ کردووە لە تەمەنی چەند و دەست بە ژەنینی پیانۆ کرد؟ من لە تەمەنی 8 ساڵی مەوە پیانۆ ئەژەنم و ئێستا ماوەی نزیکەی من 20 ساڵە پیانۆ ئەژەنم و لەگەڵ ئەوەشا من 10 ساڵە وانەی پیانۆ ئەڵێمەوانێ. زۆر باشە. ئەی میلان ئەگەر بینە سەر میلان بەخێر بیت. من لە 5 ساڵیەوە دەست پێ کردوم. خۆشت 10 ساڵی ئەچی بۆ 11 خۆشی 10 ساڵە چێ بۆ 11 لە 5 ساڵیەوە خوێنکاری منە و کاتە زۆر بچکۆلە بوو بەڵام ئێستا ماشەڵڵا زۆر گەورە بووە هەروردیشە و لەگەڵ ئەوەشە بە تەمەنەکەی نییە بەڵام بە ژەنین زۆر گەورەیە بەڕاستی لە ئاستێکی زۆر باڵایە و ئەدایەکی جوان ئەحساسێکی زۆر تایبەت. من کە میلانم بینی زۆر دڵخۆش بووم هەر ئەویشم کرد بە ستۆری ڕپۆرتاژەکەم تا بتوانین زیاتر مناڵان بۆ مناوانەی کە خولیانەیە چاویان لە میلان بێت. بۆ نەزگیان تۆ لە تەمەنی چەندەوە دەست پێ کرد و چۆن دەست پێ کرد؟ بەڵێ من لە سەرەتای ینی تەمەنمەکە مناڵ بووم هەر حەز و خولایەکی زۆرم هەبوو بۆ میوزیک. ساڵانە لە کاتی کە مەکتەب سەواو بوو لە هاوینەکانە ئەچوومە پەیمانگای میوزیکی بەڵام بۆ 1-2 ساڵ ئەمەم کرد دواتر دابڕام بە چەند هۆکارێک بەڵام کە ئیتر تەمەنم گەورەتر بۆ ئەمزانی هەر حەزم لە پیانۆیە ئەتر ئەو کاتە پۆلی نۆم تەواو کرد بڕیارم ما کیبۆردێ بکڕم و بە شێوازێک لە ماڵەوە خۆم فێرکەم لە یوتیوب بەس ینی دوای گەشتمە قەناعەت کە ئەمە ڕێگەیەکی باش نییە من ینی ئەو ئامانجانی من هەمە زیاترە ینی حەزەکەم بە ئەکادیمی فێر بم حەزەکەم لە کۆنسرتێکا بەشدار بم و ینی بتوانم زیاتر
پەری پێبم بۆی بڕیارمە ینی ڕووکەمە دەورە و مامۆسا ئەژیم دۆزیەوە زۆر زۆر ڕێگاکەیم بەدڵ بوو ستایلەکەیم بەدڵ بوو کە لەسەر ستایلی کلاسیکە ینی خۆم زۆر حەزێکی زۆرم هەبوو بۆ ستایلی کلاسیک هەو کاتە بڕیارمە بێمە لای مامۆسا ئەژی و ئێستا ماوەی 2 ساڵە لای ئەو زۆر باش پیانۆ ئەژەنم باشە ئەگەر بینە سەر ئەو پارچە میوزیکەی کە میلان لە نمایشەکان نمایشی کرد هیچێ بوو باڵێ ئەوە پارچە میوزیکێکە کۆمپۆزەرەکەی ناوی بێتۆڤنە و پارچەکەش ناوی فۆرلیسە و تەمەنی پارچەکە نزیکەی لە نێوان بە نزیکەی 250 ساڵەوە پێنووسراوە بەڵام پارچەیەکە زۆر زۆر بەناوبانگە لەبەرەوەی کاتی خۆی کاتێک ئێمە لە کاتی ڕێستەکانەکە لە قوتابخانە بووین لە بینی ڕێستەکانە و میوزیکیان خسەسەر یان لە زۆرینی شوێنەکان ئەو جۆرە میوزیکەی لەسەر بۆیە ئەتوانین بڵین میوزیکێکی زۆر زۆر بەناوبانگم بۆ میناڵ هەڵبژار بۆ لەبەرەوەی لەناو کۆنسێرتەکە بچووکترین ژەنیارمان بوو بۆیە پێویستم بە پارچەی و بۆ میلان کە بە تەواوەتی هەم تواناقی پیشان بم و هەم تەمەنەکەشی پیشان بڵم بۆ تەمەنەکەمەوە ئەم کوڕە قابلێتێکی چەند گەوری هەیە بۆیە ئەو پارچەم بۆ بشار میلان خۆت هەستە چۆن بوو کاتێک کە خۆت بینیەوانە لەو نمایشە جوانەیە تۆ بچووکترین بووی زۆر بە ئەدایەکی زۆر زۆر باشن پیانۆکەتە ژەنی هەستە خۆش بوو هەست بە چیە کرد هەست بە چیە کرد بەڵێ دڵم خۆش بوو دڵە خۆش بوو ئێستا توانین بۆ من بژەنیت تاوەکو بینەرانیش ئەو توانە جوانەی تۆ ببینن باش فەرموو مامۆساژی منیش برایەکم هەیە ڕێک هاوتەمەنی ئەوە ئیشەڵا ئەویش بێکێک لە تەلەبەکانی لە خوێنکارەکانمان ئیشەڵا بەسەر چاوم فەرموو میلانگیان فەرموو
دەستەکانە هەر خۆش بێ میلانگیان وەرەوشەنی خۆت دەستەکانە خۆش بێت دەستەکانە خۆش بێت مامۆستاژی ئەو تەلەبانەی کە لای تۆ بە تایبەتی لەسەر دەستی تۆ فێربوون کەمەنیان لە چەند بۆ چەنایە تەمەنی خوێندکارەکانم من زیاتر من ستایڵە بەکارێنم کە ئیژەوەی ڕێگەی تایبەتە من خۆم ئەچم بۆ ماڵی خوێندکارەکان لێوانیان پێڵم بۆیە لەبەرەوەی ئەتوانم کاتێکی زیاتریان بەمێ ئەمە ئەبێتە ئەوەی کە من بتوانم بە تەمەنی مناڵیش دەرز بڵێمەوانێ من تەمەنی هەست مناڵێک لە تەمەنی 4 ساڵەوە ئەتوانم وانەی پێ بڵم یانیتر هەتا هەرچەنێ بێت و هەتا ئەم دەقەیە لە بینی 4 ساڵ تا 72 ساڵ خوێندکارم هەیە باشە هیچ مەرجێکەیە بۆ مناگە من لە تەمەنێکی دیاریکراوە بم هەست بکەم یاخود هیچ پێوەرێکی بۆ ئەوەی کە تۆ دیاری بکێ و خوێندکاراتوانەیە فێری پیانۆ ژەنین بێت خۆی هەموو کەسێک ئەتوانێت فێر بێت و ئەکەوێتەوە سەر قابلیەتی کەسەکە یانە ناتوانین دیاری بکەی بڵیت تۆ بەونە زەمن بەونە کات تۆ فێری پیانۆبی بەڵام لێرەیە ئێمە شێوازێکمان هەیە بۆ ئەوەی کەس کەسێک ئەوێ دەست پێ بکە شێوازەکەش بریتە لەوەی کە ئەبێت لە ڕۆتینە بێ ئیشەکە یانێ ڕۆژانە پێویستە کە ئەم کەسە ڕاهێنان ئەکات و ئەوێ فێر بێ ئەبێ وەک چۆن نان ئەخوا وەک چۆن هەڵ ئەسێت هەڵزوو کەوت ئەکات ئەچێت بۆ ئیشەکە یێتەوە شتێکە ڕۆتینە لە ژیانە وێ میوزیکیش بکە بە بەشێک لە ڕۆتینەکەش پێویستی بۆیە ڕۆژانە 15 خولەک ڕاهێنا بکە کاتێک کە تۆ ڕۆژانە 15 خولەک ڕاهێنانەکەی بە پێ ئەو شێوازەی کە من دامنا ڕەنگە شێوازەکە بەس بۆ ئەوی من ڕاز بێت بۆ هیچ کەسێکی تر ڕەنگە ڕاز نەبێ چکە ئەمە شێوازێکە من خۆم دروستم کردووە ئەمە وای لێکە ڕۆژانە بەرکەوتنی زۆرە بێ لەگەڵ پیانۆکە و تۆ هەموو ڕۆژەکە شتێک کردی بە ڕۆتین دەستت ڕاد ئەمە مەرجەکە پێویستیانی هەچ کەسێک کە دەست پێکا بە فێربوونی پیانۆ ڕۆژانە 15 خولەک ڕاهێنام بکە و مەرجی دووەمیمنان ئەوەیە کە ئەبێ ئامێری هەبێت لە ماڵەوە بۆ سەرەتا کیبۆردێکی ئاسایی هەبێت تاڵ بەسە یانە پەسەندە بەڵام دواتر کە ئاستی ئەگاتە لیڤڵێکی بەرزتر ئاستی بەرەو پێشترەوە پێویستە پیانۆیەکی لەو شێوازەی هەبێت بەڵێ زۆر باشە بابێنە لای هۆناز هۆنازیان تۆ بە چەند پارچە بەشداری کرد هۆناز بەڵێ من بۆ کۆنسرتەکەی 15 مانگ بە 2 پارچە بەشدار بووم پارچێکیان کلاسیک بوو پارچی لەلایەن جۆن فیلدەوە بوو کە نووسرا بوو پارچی دووەمیانم پارچێکی سەردەمیانە بوو کلاسیک نەبوو جیاواز بوو مینیمالیزم بوو بڵێ بۆ بەو 2 پارچێ بەشداریم کرد لە کۆنسرتەکە باشە توانی کیلو پارچانەمان پێشکەش بکەیت بە خۆشحاڵی سپاس دەکەین پێشەوەی کە خاتووەناس پارچەکەی پێشکەش کار لەسەر ئەوە ویستم شتێک بڵێم ئەم پیسە ئەم پارچەیە لەلایەن لاوتۆفیکۆ نووسراوە یەکێکە لە نووسەرە تازەکان کە بە زمانی ئەمڕۆ میوزیک نووسێ بەڵام میوزیکەکە جۆرە ستایلێکە وەک بڵی لە یەک تۆنەوە لە چەند تۆنێکی دیاریکراوت هەیە میوزیکەکە گەورە ئاکات وردە میوزیکە گەورە ئاکات و وەک بڵی ئاڕاستەکە ئەگۆڕێ بەرەو گەورەکردن و پاشان دوای وردە دامرکێنێتەوە بچووکیەکاتەوەێ وەک ئەوەی کە مەبەسم لێرە لەوە بوو کە بیسەران کە بتوانن لی تێبگەن و شارزای زیاتریان هەبێت لەسەری بڵێ زۆر سپاس مامۆستا
دەستەکانت خۆش بێت تۆ نازگیان ئەتوانی تۆش بێت وەجێ خۆ دەستەکانە خۆش بێت دەست خۆش زۆر جاڵ مامۆستا ئەژی کاتێک قسەم لەگەڵا کردی وتم پێم خۆشە لەم ڕۆیە یعنی زیاتر خوێندکارەکانی میوزیک بژەنن ئەم هەستە چیە لە توێ بە تایبەتی بۆ خوێندکارەکانی کە هەستەکەی بەردەوام ئەوان دەربکەون بەردەوام توانەکانی ئەوان دەربخەیت زۆر سپاس دەکەم خۆی من چەند ساڵێکی زۆرە پیانۆژان وە بەردەوامی ڕنگ بێ دەرکەوتن بۆ من ئاسان بێ بۆ لە بەرەوەی من پیشە یەکە من پیانوێ و ئیشی من پیانۆژەنینە ئیشی من مامۆسایەتیە یانە ئیشی من میوزیکە بەڵام خوێندکارەکانم ئیشەکەیان جیاوازە دەگەڵنا بە نمونە لەسەر خات و هۆناز بێنمەوە خات و هۆناز خوێندکاری زانکۆیە بەڵام پیشەکەی زۆر دوورە لە میوزیکەوە یعنی ئەم ئەندازیاری ئەزیزی توبیە هیچ بەڕاستی یەکردنەوەیەکیان نییە لەگەڵ میوزیکە بۆ نمونە ئەگەر بینەوە سەر ئەو بابەتەش میوزیک زۆر کارگەری لەسەر دەروون هەیە بۆ نمونە ئەویش خوێندکاری بەشێکی توبی ئەوەیە بەتاکید بەڵێ اینجا لێرەیە من پێویستە بیخەمە ناو بوارەکەەوە یعنی پێویستە پیشانی بم چۆنی ئەم ڕۆژانە ڕاهێنانی پێ ئەەکەم وی فێری ئەەکەم کە ژیان تەنها ئەوە نییە کە لە تۆ لە پسپۆڕێکخۆتا ئەی حەز و ئارەزوەکانت ئەی ئەوەی کە تۆ ئەتەوێت با بڵێن هۆبیەکانت چی لەکەی وانە خۆ تەنها هەر ئەوە نییە کە تۆ بە پسپۆڕێکت هەبێت و لە بەشێکا بڵێ تاوا منیتە پسپۆڕم دەیان شتی تر هەیە کە تۆ بتوانانی خەریکی بۆیە ئەوەی کە گرنگە بەلامەوە خوێندکارەکانم دەرخەم نەک خۆم چونکە من بە هەر شێوازێک بێ لە شێوازەکان ئەتوانم خۆم دەرخەمشکە من ئیشەکەم وە بەس ئەمان لە بروی ئیشەکەیان جیاوازە بۆیە من پێویستە زیاتر پاڵپشتیان بم بۆیە لێرامە بەسم لەو بەڕاستی خوێندکارەکان و ئەمڕۆ لەی بانەک من کات چکە بەڕێستان بە من تانوت میشتم بۆ من بیکەم کە خوێندکارەکانم ڕاستە مامۆستا ئەگەر بینەوە سەر ئەو پرسیارە بۆ نمونە من ڕۆژی هێنی ڕۆژێکی پڕکاری من بووم باشە لە کاژمێرنەوە لە کارا بووم هەتاو کاتی هاتمە ناو کۆنسەرتەکەی بەڕێستان بەڵام بە هەموو ئەو هەموو هیلاکەی کە هەم بوو کاتێک گوێم لە میوزیکەکان بوو هەموو هیلاکەکەم بیرچۆوە توانی دەرونێکی ئارام بە من ببەخشێت کەواتە تا چەندە گرنگە ئێمە گوێ لە میوزیک بگرین و بەپێی کاتەکانیش بۆ نمونە و کاتێک کە هەڵەستین گرنگە یانە و کاتێک کە ئەڕۆینەوە لە کار گرنگە گوێ لێ بگرین زۆر زۆر دڵخۆشم کە تۆ کۆنسێتەکەمانە بەدڵ بۆ وەسفێکی زۆر زۆر گەورەیە بۆ ئێمە سەبارەت بە پرسیارەکەت لە ڕاستیە کاتی ئێمە باسی هونەر ئەەکەین تۆ پێویستە کۆمەڵێ شت هەیە دەربارەی بابەتی هونەری بیزانین هونەر تەنها بریتی نییە لەوەی کە کەسێک ڕاهێنانێک بکات و پارچە میوزیکەکە پێشکەشکە ئەمە بەشێکێتی و تەنها ئەمە بە شەڕ ڕووکەشەکەیەتی کاتێک کە تۆ میوزیک ئەژەنی و پێویستە بچیتەوە ناو خۆت و لەگەڵ تۆ ڕۆژانە لەگەڵ خۆتا قسە بکەی تاوە توی خۆت بکەی بزانین لەکوێی خۆت بناسیێنی بە خۆت ئەمە بەشێکی تریان میوزیک وان لێ کە بچیتە عڕوتکەی بچیتە ئەو دنیای میتافیزیکەوە ئەو دیسروشتەوانێ و کاتێک تۆ ئەگەیتە ئەو هەستەی کە لەو دنیایی لەو دیسروشتەوەی ئەگەیتێک شو ئەگەیتە پاکبوونەوە و هونەر پاکبوونەوەیە ئەمانە هەمویان پاک بوونەتەوانێ بە نمونە ئەم ناتوانێت بێ بە کەسێکی درڕندە ئەمانە ناتوانن بە کەسێکی درڕندە ئەمانە نابن بە کەسێکی بە نمونە خراپ بۆ لە بەروی خۆیان پاکرێتەوە هونەرەکە پاکی کردوونەتەوە هونەر پاکبوونەوەیە تەنها هەر ئەوە نییە دەربڕینێ بە وەک ڕووکەشێک ئێمە بیژەنین هونەر ئەشێت گەورەت کات ئەشێت بگەینێتە شوێنێکی لیڤڵێکی زۆر بەرز ئاستێکی زۆر گەورە و بەڕاستی پێویستە لەسەر خێزان کە نەک من بە تەنها باسی میوزیک ناکەم بڵم میوزیک وایە هەموو هونەرەکان هەموو بە نمونە تۆ بەردێکت هەیە پارچە بەردێکم بەردە ڕق و تەقە هیچ شتێک نییە بەس تۆ کەسێک پەیکەرتاشێکیت ئەم بەردە نەخشی تیاکە ئەیکا بە شتێکی تر کەواتە هونەر پاکبوونەوەی هونەر جوانیە باشە بەپێی کاتەکان بۆ منە هیچ پۆلێنێکەیە کە بانیان گوێ لە چ میوزیکێ بگرین یانە و کاتێک کە لە کارە گەڕێنەوە چ میوزیک کاڵ بژێنین بۆ گوێگرتن لی خۆی میلانیش و خاتووە ناسیش من هەفتانە میوزیکیان بنووسم ئاشنایەنەکەم کە ئەڵم بە نمونەوەکەم دوانە هەموو خوێندکارەکان تریشم بۆ گوێگر ئێمە قسە لەسەر گوێگرێک هەفتانە من پارچە میوزیکیان بۆ نووسم اینجا من ئەمەوێت سەرەتا ئەمان فێرکەم و کە ئەمان فێرە بن ئەمان بە هاوڕێ و کەس و کار و
باڵێن ناسیاوی خۆیان ئەڵێن. میوزیک شێوازی خۆی هەیە بۆ جۆکردن بە نمونە ئێمە لە مانگی 12 ناشێت تۆ گوێ لە میوزیکەگری پەیوەندی بە پاییزەوە هەبێت یان پەیوەندی بە پێویستە گوێ و پارچان نەبێت کە تۆزێک خاو باسی کڕێەوە و سارد و سەرماکە ئەمە بەشێکی بەشی دومیان تۆ لە مانگی 12 ساڵ ئەگۆڕێت زیاتر پێویستە بە میوزیکانێکە لەو یا ئەو گۆرانیانەیە کە بابەتەکە پەیوەندی بەهەیە بە کریزمسەوە لە پاییزە بۆ نە تۆ گوێ لە ڤیڤالدی ئەگریت هەستەکەی تاو وەرزەکە گۆرە لە ئەچینە بەهارەوە تۆ پێویستە بە کۆمەڵە بابەتە دڵنگی تەیروتور و باڵندەکان و دڵنگی سروشتت گوێ لێ بێت ئەچیتە هاوینەوە پێویست بە جۆرە میوزیکێکە سەریع بێت پڕوکێن بێت بەڵێ بە پێی وەرزەکان ئەگۆڕن بۆیە ئەمە بەنیسبەت وەرزەوە بەنیسبەت ڕۆژەوە بە پێی ڕۆژ و بە پێی هەست و گزارشتی تۆ ئەگۆڕێت هەندێک جار تۆ دڵت خۆشە کاتێ میوزیکی خەیتە سەر میوزیکەکە وەک تەزویەکی کارەبا بەناو لەش تا هێت و ئەچێت ئەوە تۆ هەستێکی زۆر دڵخۆشی دەهاتێ و هەندێک جار زۆر غەمگینیت پێویستی بە جۆرە میوزیکێک کە ماینەر بێت لەسەر سکێڵی ماینەر بێت کاتێک ئەو سکێڵە ماینەرە گوێلێگری ئیتر تۆ ئەوەیت بێتاقەت دەکا زۆر باشە ئەگەر بینەوە لای هۆناست پارچەی میوزیکی دیکەشی بۆ ئامادە کردوین پێشکەشمان بکات زۆر باشە زۆر سپاس هۆناز ئەگەر بە کورتیش بێ ئێمە کێشەمان نییە بە پێی کاتەکەی تۆش
مامۆستا ئەژی خۆشحاڵ بووین کامڕێوە لەگەڵ ئێمە بوون بە هیوایەوەی بتوانی بێتمان لە ڕێگای ئێمەوە بەشێکی دیکە لە توانای خوێندکارەکانیەوەمان دەرخست بێت و ئێوە ببنە نمونە بۆ چەندین کەسی دیکە لە ڕێگای ئەم بەرنمەیەوە بتوانرێ ئەو دایک و باوکانی کە هەست دەکەن مناڵەکانتان خۆیەکی تایبەتیان بە بواری هونەر هەیە بتوانن مناڵەکانتان بەرنە ئەو دەورانە یان ئەو خولانەی کە تایبەتە بە بواری هونەری. زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆەوە زۆر سپاس بۆ خاتوە ناس و کاکە میلان ئەمڕۆ ژەنینێکی زۆر جوانیان پێشکەش کردین و هەرکەکەیان لە جیاتی من لا برد و خۆیان پیشاننا و توانای خۆیان پیشاننا و زۆر سپاسی خێزانەکانیانەکەم و خێزانی هەموو خوێندکارەکانم کە ئەو دەرفەت و ئەو زەمینە لەبارە بۆ نەوەکانیان ڕەخسێنن چونکە بەڕاستی گەر خێزان پاڵپشتی نەکە هەتا ئەمە تاوەکو یانی ئەمان بیشیان ئەوێت ناتوانن گەن بە هیچ شوێنێک بۆیە سپاسکردنی خێزانەکانیان بەڕاستی ئەوە ئەگەێنێ کە ئەمان کە خێزانێکی زۆر باشیان هەیە و ئەیانەوێت کە مناڵەکانیان بەرەو داهاتوویەکی زۆر گەش و ڕووناک بەرن زۆر سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس میلانگیان جارێکی دیکە بەخێر بیت و نازگیان تۆش بەخێر بی بەیوای بتوانین جارێکی دیکەیەوەش ببینینەوە لە شوێن و کۆنسێتێکی دیکەی تایبەت بە ئێوە بە دەرخستنی توانەکانی ئێوە سۆبان منە گەڕێمەوە لای ئێوە هیوادارین توانین بێتمان بەیانیەکی ئارام بە میوزیکە جوانانە بۆ بینێرانی کوردستان 24 بێنینەدی بەڕێدالیا سپاسی تۆ میوانەکانی شتەکەین دەست و پەنجەیان دایمەن راوها ڕەنگین بێت و هەمیشە ئەو بوارە بڕەخسێنرێت بۆ هونەرمەندان کە بتوانن لە ستودیۆی کراوەی ئێمە لە سلێمانیەوە توانەکانیان نیشانی هاوڵاتیان بدەن بۆ ببینە هاندەرێک بە سپاس دەکەین. پێشانگایەکەیە سێزدەمین کۆنفرانسی پێشانگای ئەلکترۆنی لە شاری دونهوانگی چین بە بەشداری کەسایەتیە حکوومیەکان سیاسی و سەرۆک و نوێنەری و کۆمپانیاکان بەڕێوەیت. لە پێشانگاکە باس لە نوێترین و پێشکەوتترین ڕێگا بۆ بڵاوکردنەوەی بابەت لە ئۆنلاین و سوۆسیال میدیا و بەکارهێنانی ژیری دەستکرد دەکرێت. نوێنەرانی کوردستان 24ش لە پێشانگاکە بەشدارن. 让机器能够玩游戏这个没有意义。那么 OpenAI 在2018年、19年以后呢，就立刻转向了做更大规模的这个 AI 的引擎，也就是我们。目标用户的学习能力特征出发，针对性的精准进出读书的难度，这样就提高了图书出版的决策质量和决策效率。有句话我们都很熟悉，让听得见号声的人呼唤炮火，祝福他时代。方面呢，我们也做了一些产品 ，AI 的这种赋能，我们可以通过 AI 去赋能这个优秀的文学创作者，在百度平台上 AI 助手。这里是第13届。 باسی کەش و هەوا دەکەین ئەم جارە بزانین کەش و هەوای شارەکانی کوردستان بەگشتی چۆنە بەرەو ساردی ڕۆیشتون یان هەر دەمێکە وەستاوە. باشەکەواتە هەکار تا ئەمە تەنیا هەری کوردستانیش نێوانە تا لە ڕووی کەش و هەواوە بزانین پلەکانی گەرمان بەگشتی چەند پلە نزم بۆتەوە لە با بڵێن پلەکانی گەرما بەرزتر بۆتەوە ئەوە ئێواتوان لە پرۆگرامی بانی 24 من و هەکار ئەمەژەمان پێکرد دوێنێ پێروتمان ئەگەر هەر بۆ نێکتان هەیە ئەمە ئاسانترین ڕێگەیە بۆی بزانین کەش و هەوا بە چ شێوەیەکە جا لەگەڵمان بن ئەوانی کە هەر بۆنە و هەر کارێکی تایبەتیانێ پێوەستە بە کەش و هەوا با بزانین چۆنە کەش و هەوا.
هەکات لە هەرمووی سەرنجم خستە سەر کەرکوب گەرمە ئەمڕۆ 39 پلەکانی گەرما لە کەرکوب بەڵام لێک لە هەولێر گەرمترە بەڵێ ئەوەش خەریب و بڵم زۆر بڵم بەخۆ بە مەغدور بزانم کەچی زۆر نییە بەم شێوە هاتنە کۆتایی پرۆگرامیان بەیانی 24 هیوادارین کە کەش و هەوای دڵی ئێوە هەمیشە لەبار بێت هەمیشە پڕ بێت لە جوانی و لە شادی و لە خۆشی بە هیوای ڕۆژێکی خۆش